هەوڵەکانی دانانی سیستەمی تاکسی میتر هێشتا بە ئەنجام نەگەیشتووە. ئەمەش وای کردووە مشتمڕی نێوان سایق تەکسی و ڕێبواران لەسەر کرێی گواستنەوە بەردەوام و بێچارە ببێنێتەوە. لە 3000ەوە دەست پێ دەکات کە شوێنش نزیک میلیۆنێ 2000. وڵی یعنی چتی نوێ و سەرەتا هەردەم یعنی ئینسان لەگەری بێ شتێکی باشە، بەڵام ئایا لێرە دەگونجێ بۆ بەنزینگرانیە؟ ئایا تۆ باسەوە دەکێ ژمێریار و عەداد؟ ئایا لێرە بەنزین بە 750 بێت ژمێریارەکەمان بە 150 دینارێک دابنێن کیلۆمەتری، ئایا لەگە پارەکە تێک دەکاتەوە؟ ئەگەرچی دانانی تەکسی میتر یان عەداد لە ناو تەکسیەکان بەشێک بوو لە پاکێجی لەزگە و لۆگۆ و زانیاری کەسی شوفێر، بەڵام جێگر نەبوونی نرخی بەنزین بۆتە لەم پەر. ڕۆژانە ئەمە هەموو دەمێ مەشاکلمانەیە لە بینی من و مەسەلەن لە بینی سایق و نەفەری. ئەو دەرێت 4000 ئەو دەرێت 3000 ئەو دەرێت 5000 ئەو دەرێت 4000 یانی ئەمە ڕۆژانە ئەو مشکلەمان هەیە. ئەو جەیان بەلای وێ یان بەلای منە. عەداد باشترین شتە لە بینی من و لە بینی نەفەرەکە. هاوڵاتیان و ڕێبواران پێیان وایە دانانی عەداد کۆتایی بەو مشتمڕە دەهێنێت. سواری تەکسیەکەی خۆی دەبی لە شوێنە دەیەوێت دابەزێ تێگەیشتی عەدادەکە پێی پیشاندا چەند هیچ کردووە پارەکەی داتی و تەواو. زۆر جار جومان کە دێمە بازار ئێواران تەکسی نییە تێگەیشتی مەجبورم دەرم کاکە بە چەند دەڕۆی شوێنەی بن دەڵێ بەوەندە چوارە بم لەگەڵی چار نییە ناتوانم نەفرات نییە مەجبوری دەبی سواربی. بەدە لە هەولێری عەداد زۆر ئەو ئیش پێ ناکرێ ئەگە داش بدێت ڕێەکە کابرا دوور دەکاتەوە فێرد لێ دەکات بەجەکە بە معاملەوی معاملە لەگە دەکات بە چەند دەمگەینە بازار بە 3000 دەمگەینی لەوانە تەکسیشکە لە پشتی ڕاوەستەی بە 2000 بیگەینی. وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە هەوڵەکانی بەردەوامە ئێستاش لەگەڵ کۆمپانیایەکی تورکی لە گفتوگۆدایە بۆ هێنانی ئەم سیستەمە بۆ هەرێمی کوردستان. لە ئاخیر با بڵێن نزیکترین هەوڵی ئێمە وەکو وەزارەت و بەڕێبەرایەتی گشتی گواستنەوە سەردانی وڵاتی تورکیایان کرد لەگەڵ چەند وەبەرهێنەرێکی بیانی دانیشتن و کۆمپانیایکی بیانی بۆی ئەو مەشروعە لایانی کەم هیچ نەبێتن لەم ساڵدا تەواو بکرێت و لە نزیکترین کاتدا تەسەوەڕ دەکەم ئەمە یەکلایی بکرێتەوە، بەڵام وەکو ئاماژەم پێکرد لەسەر چەند کێشەیەک ڕاوەسان و بەشێک ئەوە بووکە کێشەی نرخی بەنزین هەیە کە تا ئێستا سابت نییە لە هەرێمی کوردستان و عێراق. پێدەچێت ئەو سیستەمە ببێتە قوربانی هەڵبەز و دابەزی نرخی بەنزین. وەکو وەزارەتی گواستنەوە و گەیاندن دەڵێ گەورەترین هەڕەشە لە بەردەم جێبەجێکردنی نرخی بەنزینە. هێشتا هیچ گرێبەستێک نەکراوە بۆ دانانی سیستەمی تاکسی میتر. وەزارەتی گواستنەوە و گەیاندن پێی وایە هەڵبەز و دابەزی نرخی بەنزین گەورەترین لەمپەر دەبێت لە بەردەم ئەم سیستەمە. هاوکات شوفێرانی تەکسیش ترسی خۆیان لەوەی ناشارنەوە کۆمپانیای هێنەری ئەم سیستەمە ببێتە شەریکە بەشی ڕۆژانەی ئیشیان. فەرمان سادق، میدیای سبەی، هەولێر.